لە شەشەمین ساڵیادی شەیدانی هەڵبژاردن بە ئامادەبوونی هێرش حەبیب ئەندامی سەرکردایەتی و لێپرسرای مەڵبەندیەشتی خانەقین و لایەنە حکومی و کەسوکاری شەیدان و کادر و ئەندامانی یەکێتی ئەویادا بەرز ڕاگیرا دواتر لەلایەن لێپرسراوی مەڵبەندی خانەقینەوە تا جەگوڵینی ڕێزوەفا لەسەر مۆنەمێتی شەیدان دانرا. 6 ساڵ تێدەپەڕێ بەسەر یادە دڵتەزیێنەکەی شاری خانەقی کە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا تیرۆریستانی داعش ئەیانتوانی بە حیزام ناسیفیکە و دزە بکەنە ناو جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان لەم شارە کە خەریکی بانگەشەی هەڵبژاردن بوون و هەر لەو ڕۆژە دەرکەوتنی سەرۆک مامجەلال بوو. ئیتر کە دزەی کرد خۆی تەقاندەوە لە ناو ئەم شارە کۆمەڵێک کادر و ڕۆڵەی گەنجی ئەم شارە شەهید بوون. 38 شەهیدماندا لەو ڕۆژە لەگەڵ زیاتر لە 80 بریندار، بەڵام خانەوادەی شەهیدەکان ئەوە نەبووە هۆی ئەوەی کە دابنیشن لە ماڵ، بەشداری هەڵبژاردنیان کرد و شارەکەیش لە دوای ئەوان بە پرۆشێکی گەورەتر کە ئەیانتوانی سەرکەوتنەکان لە هەڵبژاردن بێنین. لێرەوە هەر ئەوەندە ئەتوانین بڵێن کە ئێمە ڕێبازە پیرۆزەکەیان بەرنادەین و بەردەوام لە یاد و بوونەکان بیریانەکەین و لەسەر ڕێبازەکەیان هەر بەردەوامە بین. ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان سەرقاڵی هەڵبژاردن بووین، بۆیە بیر و هۆشمان لە لای هەڵبژاردن بی حەزت کردین خانەقینەکەمان یەکێتێگەمان سەرکەوێت تاریک پەرستان ئەو خۆشیە و ئەو ئازادیە لە لێمان تێکدان. لە 28 چواری 2014 پۆلە شەهیدێکماندا زیای لە 37 شەهید و 78 بریندار ئەوانش سەرجەمیان کادر و ئەندامی و پێشمەرگەی مەڵبەندەکەمان بوون. بۆیە ئەوە قەت تەئسیر لە ئێمە وەکو یەکێتی نیشتمانی نەکرد. کەسوکاری شەهیدە سەربەرزەکان بەسەر قوڕینەوە چوون دەنگدان. دوو کادرمان دوو ئەندام پەرلەمانمان لە شاری خانەقین وەکو قەزایەک دەرکرد. خانەوادە و کەسوکاری شەیدان بەڵێن دووپات دەکەنەوە، هەمیشە درێژە پێدەری ڕێبازی شەیدان بن و داواکارن تاوانبارانی ئەو کردەوە تیرۆریستیە لە سێدارە بدرێن. بەڵێ ئێمە وەکو کەسوکاری سەربەرزی شەیدان لێرەوە بەڵێن دووپاتەکەینەوە، هەمیشە لەسەر ڕێبازەکەی شەیدان بەردەوام بین و دیارە یەکێتیش هەر حزبی شەیدان بووە و لێرەشەوە داوا لە هاوسەرۆکەکانمانەگەین. ئەمە بۆ 6 ساڵە ئەچێ دیارە بکوژانی ئەم شەهیدانە تا ئێستا هیچ شتێکیان بەرامبەر نەکراوە. داواکارین لە سێدارە بدرێ، ئێمەش حەقی خۆمانە. من تەنها برایەکم هەبووە شەهید بۆ ئامادەم خۆشم لە پێناوەیەکێتیدا شەهید بم. هیوادارم حکوومەتی هەرێمیش ئەو تاوانبارانە کە هەستان بەم ئیشە قیزەوەنە بە سزای توندیان بیگەێنن، چونکە تا ئێستا خانەوادەی شەهیدەکان چاوەڕوانن ئەو تاوانبارانە بە سزای خۆیان بگەێنن. 6 ساڵ پێش ئێستا لە 28 نیسانی 2014 لە کاتێکدا جەماوەری خۆڕاگری شاری خانەقین سەرقاڵی بانگەشەی هەڵبژاردن بوون بۆ سەرخستنی کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. دەرکەوتنی ڕەوانشاد سەرۆک مامجەلال لە کاتی دەنگدان لە وڵاتی ئەڵمانیەوە هێندەی تر جۆش و خڕۆشی خستە نێو دڵی گەنجان و لاوان و لایەنگرانی یەکێتیەوە، هاتنە سەر شەقامەکان بۆ هەنگێڕان و دەربڕینی خۆشی و شادی. لەو کاتەدا تیرۆریستێکی خۆکوژ لە بەردەم بارەگەی مەڵبەند لە نێو ئاپۆرەی جەماوەری لە کردەوەیەکی تیرۆریستیدا خۆی تەقاندەوە. بەو هۆیەوە 38 ڕۆڵەی ئەم شارە لە مناڵ و گەنج و پیر و لاو شەهید بوون و زیاتر لە 80 کەسی تریش بریندار بوون. دەشتی جەماڵگەلی کوردستان، خانەقین.